سڵاوتان لەبێ خۆشەویستان لە بەرنامێکی نوێ لەگەڵتانە بن. ئەمڕۆ هاتوین بۆ بەردەم بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی. لێرە ژمارەی زۆر لە هاوڵاتیان کۆبوونەتەوە بۆ ئەوەی بۆ کاروبارەکانیان لێرە ڕایی بکەن، بەڵام بەهۆی ئەوەی پشووی هاوین دەستی پێکرد زۆرێک لە خوێندکاران و زۆرێک لە ئەو کەسانەی کە پشوویانە لە وەرزی هاوینە دێن بدەم تازەکردنەوە یاخود دەرهێنانی پاسپۆرتەوە، بەڵام لێرە ئیزدیحامێکی زۆر دروستە بێ و کاروبارەکانیان زۆر درەنگ بۆ تەواوەکەن. ئێمە ئەمڕۆ دێن ئەوانە دوێن بزانین کێشە و گرفتی ئێمان چییە و چ داواکاریان هەیە لەگەڵمانە بن. یان وتی کەی بێرەوە بۆ وەرگرتنەوەی پاسپۆرت؟ وەڵامە سێ مانگی پێچێ دومانگونی زۆر زۆرە ئیشی هەفتەیەکە لە کابلاگە نەخۆشی چی نەخۆشەکە بخۆی مرێ و تا ئەڵێنەکە بۆ شە پێشخەن ئەگە 250,000 بێت. تا چەند ڕەزامەندی لێیە؟ وڵای ڕزامەندی هەر هەمووی واستەکاری لەوانەیە ئەم دەرگایە بۆ دەرگای حکوومەتی شکە بێ لێ بۆ لە حکوومەتی شکە بێ. بەداخەوە زۆربەی هاوڵاتیان نایەن لە وەرزستانە، بەڵام لە وەرزی هاوینە سەرکی ڕێژەکە زۆر زیاد دەکات. بۆ چه معاملاتێک هاتووی بۆ ئێرە؟ وڵا بۆ تازەکردنەوەی جواز. ئیش و ڕێکارەکان لێرە چۆنەوە؟ بۆ زۆر قەرەباڵغا ئەگینا هەروە ڕابە زۆری زەحامی لەسەرە تر واستەکاریش هەرە بێ. هەست بەوە کردەوە واستەکاری لێرە ئەروەڵا تاڵان بەس هەتیایە بێ ئەوە شۆرە بێ بەس زۆر قەرەباڵغا و زەختێکیان زۆر لەسەر یعنی ژووری وای تێ ئەتوان بیکەن بە چەند ژوورێ بە چەند پەنجەرەیە، بەڵام ئەمان بێک پەنجەرە بەڕێگەن کە پێک پەنجەرە بەڕێگەن زیاد لە 100 کەس بە دوای وەسا ئەو ئیزاحەمەکە لەوانەیە یعنی ئەتوان بیکەن بە ماشەڵڵا بیناکە گەورەیە ئەتوان بیکەن بە چەند ژوورێ. چ داواکارێکت هەیە بۆی ئەو معاملاتی کە باسی کرد زووتر بەڕێ بکرێت؟ وە خۆت زانی باسیشت کرد کە هاوڵاتی سەردانیکە لێرە زۆرە، کارمەندەکان وافریاکەون، چی بکرێتەوەکو ئەم لۆدە کەم بکرێتەوە، یعنی تۆ بە زووترین کات کارەکەت بۆ بەڕێ بکرێت؟ ناڵم زۆر شوێنیتیە بۆن من ئێستا لە کاتی بانکەکە لە خوارەوەیە یەک ژوورە بۆن منە یەک پەنجەری کردووە کە مەجال هەیە چەند پەنجەرێکیشی تا بکاتەوەنە ئیشی کەسەکان بەڕێ بکات، بەڵام وا کردویانەکە یعنی ئیزاحەمەکە کاکەوتە سەرۆ ژن و پیا و هەمووی بە دوای یەکا وەسا ئیزاحەمەکە لەسەرەوە دروستە بێت کە بیکا بە چەند ژوورە ئیزاحەمەوە دروست نابێت. ئەوترێت لە هاوینە کە پشووە زۆرێک لە هاوڵاتیان زیاتر سەردانێرەکەن لۆدەکە دروستە بێت بۆ بە زستانە یان بۆ کاتانەی کە لێرە لۆدەکەی کەمتر بۆ کاتانە سەردان ناکەن بۆ زووتر کارەکەت بەڕێوە. وڵی زیاتر هۆکارەکە لە بەر خەڵک لە هاوینان زیاتر چێ بۆ سەفەر و سیاحە ئەم داوام نامێنێت تر خەڵکە چێ بۆ سەفەر و سیاحە و زیاتر هەستەکەم کەوتێت ئەم کاتەوە تازەکردنەوەی خەڵک چکە تقریبان هەمووی بێکەوە دەریگەر وەختی خۆی ئیتر تازەکردنەوە شەرەکەوێت یەک کاتوانێ مدەی چەندێک پاسپۆرتەکە تازەکرێت چەند کاتی تریان پێوتوی کە دوای ئەوەی تر وەرە پاسپۆرت ئەمەڵەن دوومانگونیوە بەس تاکید نیمە ئیتر نازانم دوومانگونیوە شتی ئەو دوو مانگە تاخیرت ناکات تۆ کارەکە بەرەوەڵا تەبعان چۆن تاخیرمان ناکات وەڵی داواکار تۆزێ زیاتر بکرێت سەریعتر کرد ئیشەکانمان لەبەرەوەی دوومانگونی زۆرە ئەو ئیشی هەفتەیەکە. بۆ چ ڕێکارێک هاتووی بۆ ئێرە دەتەوێت پاسپۆرت دەرکەی نوێی پێنەوەی پاسپۆرتی بەڵێ. چەندێکە خەریکی ئیشی کاروباری پاسپۆرتەکە؟ وڵی مەبەست ئەمڕۆیە وڵای ئەمە یەکەم ڕۆژمە هاتووم بەس ئەو ساعت و نیوەگە زیاتر لە لێرە ساعت و نیوە هاتووی بۆ ڕێکارەکانی ئێرە ینی چۆنە بەلاچەوە تا چەند ڕەزامەندی لەسەر ئەو کارانی کە لێرە بەڕێتەکەن؟ وڵی خۆ دەبینی خەرەباڵەخێکی زۆری لەسەرە لەم ژوورە نوێرن بۆژێت تا سازام 10 ژوورم کردووە پێشتا تاوا نەبوو ئێستا لە برێکیشانە بێت 45 دقیقە لێرە چاوەڕێگەم تا تەواو بێت. چەندێک ڕسوماتیان لێ وەرگرتووی پارە؟ وڵی من ئەوەی ڕاستی بێ لێرە نەبوو مە برایم کردوێتی وەزە ساوەڕۆی ئیشی هەبوو سا شتەکانی ترە بێ خۆم بیگەم ئەو ڕێگانی کە پارەی ئەبێت بێت و ڕۆشتانی ئەو هەمی تەواوی کردووە سا بەس ئەمە ماوە سا کاردی کۆدێکی ئاساییشان لێ وەرگرتم و ویسم چم بۆ ژوورەی وتیان کاتی برێکە ئێستا لێرە چاوەڕێگەم تا برێک تەواوی. سەردانی کەرێک چ داواکارێکت هەیە لە ئەم بەڕێوەبرایەتێ لە ئەو کەسانی کە لێرە کارمەندە؟ وڵی حەزەکەم وەکو سیستەمی ئەوروپا بێ بە تکت بێ
کابرا چێ دەژورە تکتێکیات دانیشیت ڕقەمەکان خوێنێتەوە چیت و نەخەرباڵێک دروستە بێت و نەوە فەوزایە بێت و نەواسەکردن نەبێت و تێگەی کە کابرایە لە ڕیزەکان ناوەسێ یا بەیەکێک و بۆی تەواو بێنێتەوە هەڵیان وەشانێتەوە و سەلێنێ ئەیکەمەوە پاسپۆرت دەرەکەیتەوە باشە کە دێنە ئێرە ڕێکارەکانی وەرگرتنی پاسپۆرتەکە چەندێکی پێچێت تاوەکو جوابانی پاسپۆرتەکە وەرەگریت وڵا زۆری پێچێت زۆر ینی لە هەر مەقتەعێک کە تاویەکەی نیم سەعات دەبێ بواستی ئەو هێنن ینی زۆری پێچێت ئەمە وەکو ئەو ڕۆژەی کە دەی بەس چەندێکن خەریکی معاملات ینی چەند ڕۆژە بەدەم معاملاتەکەەوە تۆ هاتووی و وتوانەکەی ئەتوانی وەریگریت ئەمڕۆ هاتوو بەڵێ باشە وەکو ڕسوماتی ئەو پارەی کە لێت وەرەگرن چەندێکیان لە وەرگرت 30,000 لە ئەوڵەوە دوش بۆ چەکی بانک 28,000 30,000ەکە بۆچی بوو 28,000ەکە بۆ چەکی بانکەکەی بەڵام 30,000ەکە لە سەرچی وەرە فایل و ڕستمگرتن و ئینسیساخ و ئەو شتانە ئەگەر دیخەتە دابێ لەسەر وەسڵی پاسپۆرتەکە 25,000 نووسراوە بەڵام کە چی پارەکە دە 28,000 ئاگداری ئەو پارە زیادەیی چیە؟ نازانم وڵی نازانی چێ لێتە سێنەوە؟ نازانم نانە جەنابەت بۆچی هاتووی بۆی؟ هەر لەگەڵەوە بەیەکەواتم تۆ خۆت پاسپۆرت دەرێناوە پێشتر؟ بەڵێ پێشت چەندێکی پێچووە تاوەکو پاسپۆرتەکە وەرگتو؟ هەر نزیکی پێم وایە 2 مانگ بۆ چکە دەمێکە دەرمەکە بەڵێ چ داواکاریەکتان هەیە وەکو هاوڵاتی بۆ ئەوەی ڕێکارەکانتان زووتر بێ یان با بڵین ئەو شتانی کە پێشکەشتان نەکرێ باشتر بێ لە ئێستا؟ وڵا بەس داواکاریمەوە ئێستا بۆ نە لە هەر ژوورێک 3 کارمەندیا 2 کارمەندەی بەڵام کەسێکی زۆر وەستاوە بۆ منە خۆم ێستا وەسڵم بڕیوە 59 کەسم لە پێشە بەڵێ ئەین سەرەکەم لە 209 لێرە 150 سەرەکە و دوایەوەش ئێستا کاتی نان خواردنە هیچ کەسێک نییە لە شوێنی و کەسی تر ئیشەکان جێبەجێ بکانی پێت وایە زیادکردنی ژماری کارمەندەکان لێرە ئەبێتەوەی کە ڕێکارەکان زووتر بەڕەوە بچێت بەتەکیید یعنیەوە کاراسانێ بۆ خەڵکو هەم ئیشەکان زوو بە جێبەجێ و لۆدیش لەسەر دایرەکە نامێت. وڵا دوێنێ هاتین داوای هینە لەکردین ئەم فڕەمە جنسیی نەبوو تا چونمەێنە سوورەت قەیت باشە بە چەندێک پێیان توی بە چەندێک دەتوانین وەری بگریتەوە؟ شتان نەچوینە ژوورە نازانم چاوەڕێیەکەم زانچمان پێڵم لە ڕسوماتەکە ئاگداری چەندێک پارەت لێ وەرەگرن؟ بەڵێ چەندێک لێ وەرەگرن؟ لە بانقەکە 30,000 لە معاملاتەکانیش 10,000 لە بانقەکە لە وەسڵەکە 25,000 نووسراوە بەڵام 30,000 لە تۆ وەرەگرن. بەڵێ وایە ئاگداری و 5,000 چیان بۆچی لە تۆ؟ وڵا نازانم 30,000 لێ وەرگتن و بانکەکە پیان نەوتی بۆچی و 5,000 نەوت ناوەڵا بەستیان 30,000 و تەواو تا چەند وەکو هاوڵاتی کە سەردانی ئێرت کردووە لە کاروبارەکانی ئێرە ڕازی لە بەڕێکردنی کارەکان چ تێبینیەکت هەیە چ ڕخنێک؟ وڵا هیچ تینێکی نییە زایی ئەڕوار کەس بەسەری خۆی ڕۆکردنەوە ڕی ناکەوت ئەم لۆدە زۆری کە بینی خەڵکێکی زۆر سەری گرتووە تاخیرتان ناکە لە وەرگرتنەوە لە ئیش و کاروبارەکە جارێ نازانم سەرما بۆ داانن بە زۆکو باسەکەن دەڵێن بدەی زۆر داانێن نازانم تا 2 مانگەکە بێت چ داواکارێکتان هەیە وەکو هاوڵاتی؟ بەڵا وەکو پێشوو لێکەنە زۆر کەسەها بە هەفتەیە وەرەگرتەوە کە بتوان ئەو کارە بکەن بە زمانی ژەڵێن دەسڵاتی ئەمە دەسڵاتی بەغایە تاوانەکە لێ مۆنیاڵێن یان وتی کەی بێرەوە بۆ وەرگرتنەوەی پاسپۆرتەکە؟ وەڵام 3 مانگی پێچێ 2 مانگونی زۆر زۆرە ئیشی هەفتەیەەکە لە کابلاگە نەخۆشی چی بێ نەخۆشەکە بخۆی ئەمرێ و تا ئەڵێنەکە بۆ شە پێشخەن ئەبێت 250,000 بێت تا چەند ڕەزامەندی لێیە؟ وڵای ڕزامەندی چی هەر هەمووی واستەکاری لەوانەیە ئەم دەرگایە بۆ دەرگای حکوومەتی شکە بێ لێ بوو لە حکوومەتی شکە بێ بەداخەوە زۆربەی هاوڵاتیان نایەن لە وەرزستانە بەڵام لە وەرزی هاوینە سەرکی ڕێژەکە زۆر زیادەکات بۆ دەرهێنانی پاسپۆرت هاتووی؟ بەڵێ چەندێکە خەریکی دەرهێنانی کارەکە؟ وەڵاهی ئەم بەیانی هاتوو تقریبا ساعت 8 زۆر باشە چەکی بانکیان بۆ کردووی؟ بەڵێ توی بۆ بانک زین چەکەکە چەندت لێ وەرەگرن؟ لەو بانکەی و بەرکردمان 30,000 بوو لەسەر چەکەکە چەند نووسراوە؟ وەڵاهی تا ئێستا سێرم نەکردەوە چەکێ 25,000 نووسرا باشە بۆچی لەسەر چەک 25 نووسێ بەڵام کەچی 30,000 لێ وەرەگرن ئەو 5,000 زیادەی چی؟ 4 ساڵ کەڕەتێک یا 5 ساڵ کەڕەتێکی نەجاوازات
ئێتر نازانین شتەکە بارەزی خوانە لێرە 28 لەوێ سیایت نازانم ئەوە شوێنێک سارێکە هەر شوێنە سارێکی ئێستا لێرە قەڵەباڵغا بەڵام لە دەرەوە ئەوەی کە 30,000ەکەی بڕۆ کەسی لێ نیە باقی کوردستانە کەسی لێ نییە زووتر وەرێک برێ هەندێکی پارە زیاد دەکات واللهی نازانم خۆ هەر لەوانەیە ئەم دەرگایە بۆ دەرگایە حکوومەتی شکە بێ لێ بۆ لەوە حکوومەتی شکە بێ وەکو بینین خەڵکێکی زۆر هاتوونەتە ئێرە پیان وتی کەی بێرەوە بۆ وەرگرتنەوەی پاسپۆرتەکە دیان دوای چەند بەس لە دەرەوە پرسیارم کردوواڵێ دوای مانگی زیاتر پێچێت مانگ و دەشەوە مانگو نیە نازانم بۆچی لە وەرزی هاوینە پلانیان نییە بۆ خێراترکردنی کارەکان بۆی تۆی هاوڵاتی ئەوەندە ینی چاوەڕوان نەبی لە هێنانەوەی پاسپۆرتەکەت پێم وا بێ خەڵک بێژ نەبێ باشترە با خەڵک مەشغوڵ بێ چی ڕۆژە پاسپۆرت و ڕۆژێک هەر ڕۆژەش تیشتر وڵای کێشەیەکم نییە وەکو خۆم بەنسبەت خۆمەوە بەزەوە مەسەلەی پەنجەمەوەرەکەمە نایخوێنێتەوە ئیترەوە دوو هەفتەیەم لەسەرێک ئەژناوەکو بەڵێ تاخیرە بێجاران بای هەفتە وەردەگرتەوە ئێستاوە تقریبا من لە 14ەوە معاملەکەم تەواو بووە تا ئێستا وەرم نەگرتوەوە یعنی 14 تاوەکو ئێرە تقریبا 2 تا 3 مانگە کات خۆت نەهاتووی بەدەمیەوە یان چ حاڵەتێک نهاتۆتەوە اینجا پسەبەردەکەم ناوم نهاتۆتەوە بۆ تازەکردنەوەکە تقریبا 2 تا 3 مانگی پێ ئەرە وەڵا 14 بووە داواکاریەک سێ وەکو هاوڵاتێک کە سەردانی ئەرز وڵام بڵێم چی داواکاری چی وڵا تا بۆیانەکەی شەکان ڕێک پێشخەن بۆ خەڵکە تایەتی کاکە زەرورە کاری زەروریە نخۆشە پێویستی بە دکتۆر هەیە ئەگەر پێشخرێ باشترە ئەڵێنەکە بۆ شە پێشخەن ئەبێ 250,000 بە ئیجا هەیە نیەتی کاکە ئەو کێشانێ لێ وەرگرتووی بۆ تاز ناوە هەروەکو ئاحتیاتی وەکو وڵاتیش ئەتیادی پارەم ناوە ئەزان وەکو بینیتان ئەو ڕێی هاوڵاتیان بوو ئێستاچینی لای بەڕێ سالار عەبدوڵڵا بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی بزانین لەسەر وەڵامی پرسیارەکان چیمان پێڵێ کاک سالار سڵاو لێبێ زۆر سپاس لێ ئێستاە تاواکردنی پاسپۆرت و تازەکردنی پاسپۆرتی هاوڵاتیان لەلایەن بەڕێبەراتەکەیەوە چنێکی پێچێت بەڵێ لە هەموو عێراقە لە ئێستادا لەبەر ئەوەی دەفتەری پاسپۆرت نییە یا کەم بۆتەوە زۆر کەم بۆتەوە ماوەی 3 مانگ زیاتری پێچێت هەندێک پارێزگا زۆر لە 3 مانگ زیاتری پێچێت بەڵام لە پارێزگای سلێمانی تاکو ماوەیەک پێش ئێستا 2 مانگی پێچوو بەڵام بە بۆچوونی من لە چەند ڕۆژی داهاتووە لە ماوەی مانگی کاتەواو بێەوە ینی ئەوانەی کەوا پێشتر کردویانە لە مانگی 4 و 5 لە چەند ڕۆژی داهاتووە هەمویان بۆ تەواوەکەین کاک سالار باسیەوە کرد کە پاسپۆرتی بەتاڵ نەماوە ئێستا هۆکاری نەمانی پاسپۆرتەکە چییە ئەمە نەبووتە هۆی ئەوەی ئیشی هاوڵاتیان کەمێک زیاتر دواب کرد بەڵێ پێشتر وڵاتی عێراق دەوڵەتی عێراقی لە وڵاتی ئەڵمانیا دەفتەری پاسپۆرتی یەکڕی دەفتەری بەتاڵ هەروەها کارتی نیشتیمانیش کە لە دایرەی ڕگەزنامەیە کارتی نیشتیمانیش یەکڕی ئەو کارتی نیشتیمانی و دەفتەری پاسپۆرتانە لە ئەڵمانیا چاپەکرا و گەیشتە فڕۆکەخانەی بەغداد و تێچوویشی زۆر کەمی تێچوو بەڵام حکوومەتی عراقی بیری لەوە کردەوە کە کارگەکە بکڕێتەوە هەستا کارگەیشی کڕیوەتەوە لە وڵاتی ئەڵمانیا و ئێستا بۆ خۆی لە بەغداد چاپی پاسپۆرتەکە و هەروەها چاپی کارتی نیشتیمانیشەکە ئەم کارگەیە لەبەر ئەوەی تازەیە نوێیە لە ماوەیەکی کەما دەست بەکار بووە و کێشەی تایە جارێ هەوکو دەڵێ نەکەوتۆتە سەر پێی خۆی ئینتاجی بەرهەمی پاسپۆرتی و هەروەها کارتی نیشتیمانی زۆر کەمە پێشبینیەکەن ژمارەی دەرچوونی ئەو پاسپۆرتانە زیاد بکامە یاخوتەر بەم شێوازە ئەمێنێتەوە بەڵێ دوو ڕێگای یەکیشیان ئەوەیە ئەلە دوو ڕێگایە بۆ چارەسەر یەکیشیان ئەوەی ئەو کارگەیە ڕۆژ لە دوای ڕۆژ بەرهەمەکانی زیادەکە لە ئێستاە خاڵی دووەم ئەوەی ئێمە داوامان لە وەزارەتی ناوخۆی حکوومەتی عراقی کردووەکەوە ڕێژەیەکی کە لە ئەڵمانیا بکڕێتەوە تاکو ئەو کارگەیە بەرهەمەکانی زیادەکەت کاک سالار یەکێک لە کێشەی هاوڵاتیان ئەوەیە لەسەر ئەو وەسڵی بانک کە لێرە ئەکرێت 25,000 ئەنووسرێت بەڵام کاتێک ئەچن بۆ بانقەکە هەندێک شوێن 28,000 وەرەگرن هەندێک شوێنی 30,000 وەرەگرن ئەم حاڵەتە بۆچی وایە و چۆن چارەسەری شەکرێت بێگومان ئەو باسە پەیوەندی بە بانقی مرکزیەوە نەک بە ئێمە چونکە ئەو بانقانە ئەهلی حکومین لە دەرەوەی کاروباری ئێمن بەڵام ئەوەی کە ئێمە دەیزانین ڕاستە 25,000 حەقی چەکەکەیە ئەو باقی 4,000 5,000 بەپێی بانقە گۆڕێت حەقی عمولەی بانقەکەیە واتە ئەو بانقە کۆمەڵی مۆزەفی هەیە مەدەنیە
کۆمەڵی مۆزەفیە بە پارەی کارەبادا کرێی شوێنەکەیدا ئەبێ ئەو پارانەی دەرکات لە شوێ دەرێکات لەو عمولەیەکەوە حەقی کارکردنەکەیەتی و خزمەتی هاوڵاتەکە لە هاوینانە واتە لە پشوەکانە ڕێژەی سەردانیکەری هاوڵاتیان بۆ ئەم شوێنانەیەوە زۆر زیادەکە جۆرێ لە جۆرەکان لۆدەکەتان لەسەر زیاترە بێ وەزائیدەن ئێستا بەڕێوەبەرەتی پاسپۆرتی هەڵەبجەی شەهیدیش کراوەتەوە کە لێرەوە ئێوە با بڵێن کارمەندەکانی خۆتان هەفتانە سەردانی ئەوەکەن ئەمە نەبووتە هۆی ئەوەی یانی تاسیل لە کاروباری ئەوە بکات یان پلانتان هەبوو بۆی مامەڵی هاوڵاتیان خێراتر بێت و ئەو لۆدە تاسیری لەسەر نەکات بەڵێ بەپێی ئامارەکان کە ڕۆژانە سیرەکەین و هەروە مانگانە سیرەکەن لە سەرانسەری عێراقا شاری سلێمانی و دەوروبەری هەموو قەزاوناهەکان پارێزگای سلێمانی زۆرترین ڕێژەی داواکردنی پاسپۆرتی هەیە لە هەموو عێراقدا لە هەشدە پارێزگاکە لە هەموو زیاترە ئەم ڕێژەیە وای کردووەکەوە لۆدێکی زۆر دروست بێ ئێمە بە درێژایی وەرزی زستان و پاییز سەردانی کەرمان زۆرە هاوڵاتیان کەمن بۆ سەردانیکردن بۆ دەرێنانی پاسپۆرت و بە درێژایی ئەو مدێ ئەو 6 مانگە ئێمە داواکەین لە ڕکەناڵەکانی ڕاگەیاندنەوە کە هاوڵاتیان بێن بۆی پاسپۆرت دەربێنن بۆی نەکەونە وەرزی گەرماوە و قەڵەبەڵەکەیان توش نەبێ بەڵام بەداخەوە زۆربەی هاوڵاتیان نایەن لە وەرزستانە بۆ نمونە ئێمە لە وەرزستان لە بەرەوەی مراجعمان نیە سەعات 12:30 ڕۆینەوە چونکە مراجع نییە بەڵام لە وەرزی هاوینە سەرکی ڕێژەکە زۆر زیاد دەکات بۆ نمونە ئێمە دوێنێ نزیک 1600 هاوڵاتیمان سەردانی کردوین 1600 دوێنە سەردانی کردوین بەڵام لە وەرزستانە 200 هاوڵاتی سەردانمانەکە بۆیە باشترین کارەوەیە هاوڵاتیان کە ئەیانوێ پاسپۆرت نوێکەنەوە لە وەرزی پاییز و زستانە کەوا جەوەکە خۆشە کە دایرە چۆڵە بێن سەردانمانکەن نەک بەو قەڵەباڵغیە تۆ هەر توانین لە ماوەی ساڵێکی ما بێت تازەکەیتەوە وەکو چۆنەتی سەنەوەکە تازەکەیتەوە وەکو چۆنەتی ڕۆنی سیارەکەتە گۆڕی لە کاتی خۆیان بە هەمان شێوە لە کاتی خۆیان بێن باشترە بەڵام لەگەڵەوەشە ئێمە وەکو حکوومەتی هەرێمە و دایری پاسپۆرتی سلێمانی تەنها پارێزگاین لە دیسانەوە لە سەرانسەری هەموو عێراقەکەوە 4 دایرەی جیازات هەبێت 4 دایرەی جیازات هەبێت بۆ نمونە بەسڕە 4 میلیۆن کەسە 2 دایرەی جیازاتی تایە سلێمانی نیوەی بەسڕەیە 4 دایرەی تایە لەگەڵ ئەوەشە دەواممان زیاد کردووە بۆ کاتژمێر 3 و تاکوسی دوای نیوەڕۆ ئەمێنینەوە لە خزمەتی هاوڵاتیانیان دوێنێ ئەو 1600 هاوڵاتی هاتووە هەموومان بەڕێخستووە بۆی کێشەیشمانەوە خۆش بە کۆتا پرسیارم ئەوەیە لەناو ئەو ئیش و کاروبارانەی کە ئێوە ئەیکەن ڕەزامەندی هاوڵاتان تا وەرگرتووە بە ڕێژە بزانین تا چەند لە ڕەزامەندیانیشەکانی ئەوە رازین ئەمە یەک دوو هەندێک لە هاوڵاتیان کە داوای پاسپۆرتەکەن پاسپۆرتیان بێتەوە بەڵام سەردان ینی نایەنەوە وەریگرنەوە لەم حاڵەتا ئێوە تا چەندێک لەسەرم هاوڵاتیەوە وەستن ئایا هیچ غەرامەیەک بۆ هاوڵاتی هەیە لەم حاڵەت ئەگەر نێتەوە بۆ وەرگرتنەوەی پاسپۆرتەکەی ئێستا ئێمە نزیک 6,000 پاسپۆرتمان لە قاتی یەک لە بەشی پێدانەوەی پاسپۆرت داناوە بۆی هاوڵاتیان بێن وەرگرتنەوە هی وایە 6 مانگی وایە ساڵێکە نایە بۆ وەرگرتنەوەی جا لە شوێنێکی زۆری لەداگیر کردوین نزیک 6,000 پاسپۆرتە لە ڕێی کەناڵەکی بەڕێستانەوە داواکەین لە هاوڵاتیان بێن بۆ وەرگرتنەوەی لە قاتی یەک چونکە دەمێکە تەواو بووە ئەمە خاڵی دووەم سەبارەت بە ئەوەی کەوا ئایا هاوڵاتیان تا چ ڕادەیەک ڕازامەندن لە کارەکانمان و هەروەها بیرۆڕایان چۆنە هەمووی پێویستە بە دەفتەری پاسپۆرتەوە بێگومان کە دەفتەری پاسپۆرت گەیشت هاوڵاتێکە زۆر بە ئاسانترە بێ بەخاوەنی پاسپۆرت و کاتیشی کەمترێوێ و ئەیشەکەی ئاسانترە ڕات. یانوتی کەی بێرەوە بۆ وەرگرتنەوەی پاسپۆرت وەڵامە 3 مانگی پێچێ 2 مانگونی زۆر زۆرە ئەو ئیشی هەفتەیەکە لە کابلاگە نەخۆشێکی بێ نەخۆشەکە بخۆی ئەمرێ و تا ئەڵێنەکە بۆ شە پێشخەن ئەبێت 250,000 بێت تا چەند ڕەزامەندی لێیان وڵای ڕەزامەندی هەر هەمووی واستەکانی لەوانەیە ئەم دەرگایە بۆ دەرگای حکوومەتێکشکە بێ لێ بۆ لە حکوومەتێکشکە بێ بەداخەوە زۆربەی هاوڵاتیان نایەن لە وەرزستانە بەڵام لە وەرزی هاوینە سەرکی ڕێژەکە زۆر زیاد دەکات پاسپۆرت دەرەکەی بەڵێ باشە چەندێکە خەریکی معاملەتی پاسپۆرت نیو ساعتە بێت نامە بەسم ینی چەند ڕۆژ لەمە پێش دەستی پێ کردوم ڕۆ یەکەم ڕۆژتێ هاتوم فۆرمەکە پڕ کردێتەوە سەرچی بانقە و ئیشکالی دەنێت لەو شتانی کە لە بابڵێن بەڕێبەراتەکە بۆچەکەن تا چەند ڕەزامەند بووی و چ تێبینێکتە بۆ لە سەرکارەکە تا ئێستا من وەکو عەرزم کردی تازە هاتووم بەڵام ئەو تێبینەوە سەن هەق قەرەباڵخە خەڵکێکی زۆر هاتووە
ئەمە حاڵەتەکەی. چارەسەر چێ بەڕای تۆ چی بکەن لەم حاڵەتە بۆی تۆ زووتر کارەکەت بەڕێوە بکەن؟ پێم وانییە ئەمان ئیشکالیان هەبێت و دەرگا کراوەتەوە هاوکاری خەڵک دەکەن ئیشکالاتی دەوائیر یعنی ئیشکالاتی قانونی تیانیە باس تەنها قەرەباڵخە تەخیرە بی لە ئیشکردەکە زیادکردنی ژماری کارمەندەکانیان هەبێتە هۆیەوەی ئەم لۆدە لەسەر دایرەکە کەم کاتە پێ معلوماتی من پێم وایە منتیقەی پشدەڕانیە زیاکراوەتەوە هەڵەبجە زیاکراوەتەوە بەڵام خۆی حاڵەتێک هەیە ئەمە بەتەچیت زیادکردنی مەسەرەن ئەم دایرە بکەن بە چەند فەرعێک لە سلێمانی دوو بەشێک مەسەرەن لێرە بەشێک لە منتیقەی قەرگە بێت بەتەچیت فەرقەکات ئەمە بەڵام ئایا ئەکرێت ئەمە لە وەرزی هاوینەوە کۆزانین پشووە ژمارەی زۆر لە هاوڵاتی خوێنکار دێن پاسپۆرتەکانیان دەرکەن یاخود نوێی بکەنەوە هەستە بەوە کردووە کە لە هاوینانە زیاتر کاتی زیاتریەوێ زۆرتری پێچێت بەڵێ بە قسەی خۆیان ئێستا و باسمان کردیان لە زستان ڕێژەی ئەوانەی کە دێن بۆ ئێرە کەمتر بووە لە چاو ئێستا بەڵام ئیشکالیشتر هەیە پێم وایە دەفتەری پاسپۆرتیش نییە دەفتەرەکە نییە ئەمیش وا باسەکەن کە ئاساس کۆمپانیای دەرکردنی ئەم دەفتەرانە دەفتەر کەم ئەخاتە عێراقەوە دیارە ئەوروپیە ئەمەش کێشەیەکی بۆ خەڵک دروست کردو لە کاتین ڕسوماتە چەندێک پارەت داوە چەندێکیان لێوەرگ ڕسومات چەکەکە وازە حاسی هەزارە زائیدەن 10,000 فۆرم کە لە عریزە نووسەکان وەریەگرن ئەگەر دیخەتە دابێت لەسەر وەسڵەکە چەکی بانکەکە 25,000 نووسراوە ئاگداری و 5,000 زیادە بۆچی لە تۆوەرە ئەمە عادەتەن من بخۆم پیاوی قانونیم ئەمە عادەتەن بانک ڕسوماتێکی هەیە ئەمە ڕسوماتی بانقیە باشە ناکرێت هەر لە ڕووی یاساییەوە ئەو 25,000 لەسەر وەسڵەکە بکەنە 30,000 ئیتر ڕێک ئەو بڕەپارەی لە هاوڵاتێکەوە ئەمەیان خۆیان نەزانێت ئەمە پێ تعلیماتی بانقەکە بێت بڕیار بدات و ئەکرێت ناکرێت بۆ ئەوە نیە بۆ ئەوە نییە ئەمەیان نازانێت بۆ نوێکردنەوەی پاسپۆرت هاتووی یا پاسپۆرت دەرەکە تازەیەکەینەوە ئەرەوەڵە چەندێک هاتووی بۆ ئێرە وڵای من خۆم ئەگە درۆ لەگەڵانەکەم خۆم 3 شارەکات و بەس خێزانم لەبانی لە ساعتەوە تقریبا لێرەیە بەڵێ تا چەند لە کاروبارەکاری و بەڕێکردنی کارەکانی ئێرە ڕازی وڵا خراپ نییە باشە باشە چەندێک پارەی ڕسوماتیان لێ وەرگرتووی لە کاروبارەکان واللهی من قوربان ئەگە درۆ نەکەم خێزانم هاتوو بەزوازان 35,000 تاسەکردنەوە لێسەنن بە معاملاتوانە هەموو جوازێت چێت 45,000 چ داواکارێک چێە لە ئەم بەڕێوەبەرایەتیە ینی چی بۆ بکرێوەکو هاوڵاتی هەست بە چ نەخسەیەکەی لێرە کە ئەو شوێنانە پڕ بکرێتەوە وڵایی ئەوەی کە من دیقەتم ما بەشکور باشە نەنەوە بڕیتایە باشە ئەنی بە کۆی گشتی باشە بەسەری خۆ دەڕۆیتە پێشەوە بەسەری خۆشتەکەی خۆ وەرەگریت و ئەڕووی پامێکز بۆیان هەیە کە ئەوەندە لە ڕزامەندی لێ وڵا دەستخۆشیان لێگەم هیچ بۆ چ معاملاتێک هاتووی بۆێرە پاسپۆرتەکەمەوە بەڵێجان لە ساعت چەندەوە هاتووی لە سەعات حوتنی بانیاتمە بەڵ ڕێکارەکان لێرە چۆن ئەڕۆن تا چەند وکو وڵاتی ڕزامەندی و هەست بە چ نەخسەیەکەی ئیسا باش نەوکو زۆر خەڵک بەڕێ ناکەن باش نی بەڵێ جاران پێشوانە بوو ڕاداوەکەنم بە زۆر خەڵک بەڕێکەن خەڵک تاخیر نەکەن ئەو چەندێک پارەی ڕسوماتیان لێوەرگ بۆ قیسە بووینەکانی نەگەل لێمسەن بۆ چاکەکە سینە 30,000 بەڵێ سەر وەسڵەکە خۆی 25 بەڵێ بەس خۆی 25 30 خۆی 25 پیان و توی چەند ڕۆژی پێچێت تاوەکو پاسپۆرتەکەت بۆ نوێک وەڵام 3 مانگی پێچێ بەڵێ ئەم مودەیە کاتێکی زۆر نییە بۆ تۆ ئاین تاخیرت ناکات بەڵاکات دەگە لە زۆر ساعت چەندەوە هات وەڵام لە ساعت دەوە بەڵێ بەس دوێنێ هاتم لە ساعت 9 هاتم دوێنێ بۆ تاوا نەکرایان چی بۆم تاوا نەکرا بۆ کارەکەی چی بوو معنی بۆچی داکەوت بە قەرباڵغی بوو ئارەوەڵە باشە ڕسومات و ئەو شتانی کە لێ دۆرگیراوەکو پارە چەندێکیان لێ وەرگرت 22,000 لێ وەرگرتم باڵە بۆستە باشە لەسەر وەسڵەکە کە دیقەت بدەی 25 نووسراوە ئەو پارە زیادەیە بۆ لە هاوڵاتی وەرە وڵای بەستا بۆ کۆمپانیایە بۆ کۆمپانیایە بەڵام ئەگەر پێشتری خەی 30,000 لێسێن 2,000 زیاد لێسێن
بۆ هەر باشترە بۆ هەر لەسەر وەسڵەکە سیەکەیان بنووسایە بۆی هاوڵاتی ڕوون پێشتەکە لە بەرچاوی بەرەوەڵاو 2000 بەس بۆ بۆی نەوەسی لەسەرەکە چۆن ئیشەکانتان بۆ بەڕێکرێت لێرە تا چەند ڕزامەندی لێیان وڵای ڕزامەندی چی هەر هەمووی واستەکاری دیە هەرە وڵا واستی دیە هەر وڵات دوێنێ سەلامی وای دیا و بە چوار پێنجێک خۆی پیاکرا هاتژ هەرە وڵا واستەکاری کاری خەڵکی تریشی تاخیرەکەن هەرە وڵات زۆریش چ داواکارێک چێوەکو هاوڵاتی چی بکرێت تاوەکو ئیشی هاوڵاتیان وەکو بینیش ژمارەی زۆر خەڵک سەردانەکات لۆدەکی زۆریان لەسەر چی بکرێت تاوەکۆم لۆدە کەم بکرێتەوە تۆ سەریعتر کارەکەت لەم چی برا خۆم حکوومەتە بڵم چی نازانم چونکە ئاساگە بتەوێت زوو وەریگریتەوە بە 250 وەریگریتەوە ئەگە بتێ پەلەی لێنەکەی 2 مانگی پێ 3 مانگی پێچێت بۆ وەرگرتنەوەی جوازەکە ئەگەر پارە بدە زووتە تا 250 بیت بەیانی هەر ئەمر وەریگریتەوە جوازەکە لە حاڵت یاسایی تاخیر یەکەم تا 2 مانگ 3 مانگ ئاوە وڵای داواکاری چی خۆزگە بەس واستە لە کوردستان نەمایە دوایە واستەیە نەمێنێ ئیشەکان زووترە تام حکومەوە بێ هەرەمێنێ وەڵای لە بەیانی هەشتەوە لێرەی مودەی چەندێکی پێچێت تا پاسپۆرتەکەت پێدەنە وەڵاوە تاوە نیوە ڕۆیستی ماومانە مەبەستم مودەی وەرگرتنەوەی پاسپۆرتەکەی نەگەمەوە هەیە جاران بەدەشانە ئەسێ وەسڵەکەی یاومەوە ئیخۆم ئەڵێ مانگونی وشکە 2 مانجیگە وەرە سەرمانێ بەرەوە جا کابراگە نەخۆشی بە نەخۆشەکە بخۆی ئەمرێ و تا تا ئیشەکەی بۆ ناکەن حاڵەتی بردن بە دوورە بن بەڵام وەکو وەڵی ئێستا تۆ سەرەتایی وەرزی هاوینە شووە ئەگەر 2 مانگ یان 3 مانگی پێ بچێ بۆ تازەکردنەوە ئەو کاتە تۆ هاوینەکە تەواو ناتوانین سەفەرەکە گلەی مالەشتەی شێ کەشێ لێ چەچگە لە خوارەوە نووسیوێتی 25,000 دینار بە 30,000 دینارە لێ سنێ ماقولیان 5,000 لە هیچ قانونی وڵاتێکان نەبووە تۆ چەچێک 25,000 دینار لێ نووسلا بێ بە 30 لێ بسەنێ شتواکەت ماقولی چوی بزانی بۆ وایە نازانم ئێمە ئیشەکەمانەوەی ئێمە سەفەرین دێن لێرە تازەیەگە نەگاراو لە 50 ببینێ مەجبوری بۆ ماقولە فەوریەکە بە 250 دلار لە سێ داتێ خێتە ژیرفانیتەوە ئەمە بەس بەرەی پارە خواردنە بۆ کابرای فەقیرەکە کە ئێوە سەفەرێ بکا بۆ ئێران یا بۆ نەخۆشیەک ئەبێ 2 مانجیگە سەرباتەوە کابرا 2 مانگی لە بەردەستایە ئاچێ سەفەرێکە ئاچێ نەخۆشێکی نەخۆشەکەی ئەمرێ و ئەمانیشەکەی بۆ نام بەس بە پارێزیایەکە هەموو شتێکیان پێکرێ ئەمە بەس کارمەندەکانیان دەستیان خۆش بێ سپاسیانەکەین بەڕاستی ماندوو لە ناسانەی ئیش بۆ خەڵکەکە ڕاپەڕێن لە کارمەندەکان زۆر سپاسیانەکەین بەڕاستی احترامی خەڵکەگرن ڕێزی خەڵکەگرن بەس بەڕاستی گلەیمان لەو شەکانە هەیە و گلەیمان لە هاتنەوەکەیتە هاتنەوەکەش خۆ ئەمانیش کارمەندێکە ناتوانمە ئەبێ حکومەت چارەسەری ئەمە شانی دەستخۆشین بەڕاستی جەناب وەکو هاوڵاتیەک تا چەند لە ئیشەکان ڕازی دووە داواکاری چییە بۆ ئەم میشانە زووتر شەکانمان زۆر ملیان ڕامە سپاس کارمەندەکانەکەین هەموو یشێکتۆ بێ ئەزەریی بۆ بچێشی تازەکردنەوەی یا دەرهێنانە بەس مشکیلە ئەوەیە ئێسێمە کاتی ئێسێ کشەکەم لەگەڵەوە تا کاتی نیشتیمانی ئەم ڕۆبۆیان نەکرد کاتی نیشتیمانەکە دەچین سەرمان لە چوارتایەوە 2 مانگە تاوام کوڵەڵێن هاتۆ جنسێ شم بۆی دەرێنم ئەڵێ بۆی دەرنایە بۆ کارەکان پێنەوتی بۆچی بۆ کارەگاڵێ بچۆ لە چوارتا بەیانی بڕۆ بۆ چوارتا سەرە بگرە و هینێکم بۆ بێنام چی پێڵێن هینەشی کۆمپیوتەرین بۆ بێنە ئەلکترۆنی لێەوە لە نفوزەوە ئەنجایشەکە بۆکەن لێرە ئەمانی شەکان ڕاپەڕێنن بەس جاری وایە وڵات دواکەوتنەکەی نازانام بەڵە 2 مانجیکەوەەوە ئێستا پێم بۆ دیتم بۆ آخە 2 مانجیکە و مانگونیشکە خۆ بەدەشەوەتان نایەوە بە خەڵک تۆڵایەتر 2 مانگونیەکە سەر بەرەوە ئەگەر تەواو بوو خۆی بەدەسەمانیش نییە مە داواکاریمانێت چاچی گەن یارمەتی خەڵک بن ئەزانۆکو بینین ئێرە ژووری ئەو پاسپۆرتانەیە کە تەواو بوون وەکۆ بینین ژمارەی زۆر پاسپۆرتەوە بووە بەدەستخۆشیەوە بۆ بەڕێبەراتەکە بەڵام وەکو باسیەکەن هاوڵاتیان ئەوانەی کەم پاسپۆرتانیان کە بەشێکی زۆریان نیان پاسپۆرتەکانیان وەرگرنەوە کاتێکیش دێن بۆ معاملاتەکە زۆر پەلەپەلەکەن زۆر بە خێرایی داوای معاملاتەکەکەن لەگەڵەوەی شاکەبینین ئەم پاسپۆرتەکان کە بۆ هاتوێتەوە هەندێکی نایەت تاخیر یەکات بۆی هەندێک جار لێو گازندەکانی ئەوەیە کە پاسپۆرت درەنگێتەوە بۆ خۆشیان دوای مودەیەکی زۆر دێنەوە بۆ پاسپۆرتەکە کۆبینی ژمارەکە زۆرە لێرە بامی ئەم جارەمان پێشکەش کردن تا بەرنامەیەکی تر و ئەڵلقەیەکی تر بەخوای گەورەتان سپێن و خواتان لەگەڵ